پزیشکان و کارمەندانی دەستگای تەندروستی پێشمەرگە سەردانی مەزاری سەرۆک مامجەلالیان کرد لە یادی 44 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. دەستگای تەندروستی پێشمەرگە وەگوفایەک بۆ خەبات و تێکۆشانی سەرۆک مامجەلال سەردانی مەزارەکەیان کرد و بەڵێنی بەردەوامبوونیان لەسەر ڕێبازەکەی دووپات کردەوە. سەرۆک مامجەلال دامەزێنەری دەستگای تەندروستی پێشمەرگە بووە و هەمیشە هەوڵی داوە خزمەت بە پێشمەرگە قارەمانەکان و کەسوکاریان بکات. چالاک قەشانی بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕش بە کورسات نیوزی ڕاگەاند بەڵێن دووپات دەکەینەوە لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بەردەوام بین لە خزمەتکردنی هاوڵاتیان. لە یادی 44 ساڵەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کارمەندان و پزیشکانی دەستگای تەندروستی پێشمەرگە سەردانی مەزاری ماممان کردووە وەکو وەفایەک بۆ ڕێبازەکەی مامجەلال و دەستگای تەندروستی پێشمەرگەش مامی بەڕێزمان دامەزرێنەری ئەم دەستگایە بوو و هەمیشە ئاوات و ئامانجی خزمەتکردنی کەسوکاری پێشمەرگە و شەیدان بووە. ئێمەش لەم ڕۆژەدا وەکو کارمەندان و پزیشکان وەکو وەفایەک بۆ ڕێبازەکەی مامجەلال بەڵێنە دەین کە لەسەر ڕێبازەکەی بەڕێز مامجەلال بەردەوام بین و هەردەم هەوڵ دەین بۆ گەشەسەردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازەکەی مامجەلال بەم بۆنێەوە پیرۆزبایی لە کەسوکاری سەربەرزی شەیدان و پێشمەرگە قارەمانەکان و هەموو هەڤاڵ و کادرانی یەکێتیەکەین. هیوادارین ئەم یادە بێتە مای زیاتر گەشەسەردنی یەکێتی نیشتیمانی کوردستان